دۆخی نێوخۆیی ئێران شڵەژاوە، موجتەبا بریندارە و پزیشکیان دەست بەسەرە. لاریجانی چی دەکات؟ دوای ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی 24 کاتژمێری بافڕۆکەی B1 و B2 لەلایەن ژووری ئۆپەراسیۆنە تایبەتەکانی ئەمریکا و ئیسرائیل و خاپوورکردنی دەیان بنکە و بارەگای نهێنی و شاراوەی ڕژێمەکە دوجار تەقینەوەیەکی ناوخۆیی لە نێوهەناوی دەسەڵاتی باڵا ڕوویدا. میدیا نێودەوڵەتیەکان بە پشتبەستن بە زانیاری هەواڵگری وردەکان ئاماژە بە برینداربوون و پێکانی موجتەبای خامنەئی دەکەن و دەڵێن موجتەبا دوای هەڵبژاردننی وەکو ڕابەر نەیتوانیوە لە نێو حەشارگەکەی بێتە دەرەوە و بەهۆی هاویشتنی ساڕوخێکی تایبەت بریندار بووە و هێشتا دیار نییە سەختی برینەکەی کوشتوویەتی یان لە ژیاندا ماوە. لە پێشاتێکی نوێژدا لاریجانی و قاڵی بافی سەرۆکی پەرلەمان دەستیان گرتۆ بەسەر تەواوی دەسەڵاتەکانی سوپا و هێزە ئەمنیەکان و پەیوەندی لەگەڵ ڕووس و چینەکاندا و موجتەبا و پزیشکیان و تەواوی پلە باڵەکانی تریان بەرکنار خستووە. ڕۆیتەرز و واشنگتن پۆست زانیاری وردیان لەسەر ناکۆکیەکانی شەوی ڕابردوو گواستۆتەوە و دەڵێن تیمی گاردی کۆماری لەسەر ڕاستپاردەی لاریجانی چوونەتە لای مەسعود پزیشکیان و دەست بەسەریان کردووە لە ژێرزەمینی نەخۆشخانەیەک و پێیان گوتوان نایانەوێت لەم بارودۆخەدا دەربکەوێت و هێندەی تر دۆخەکە لەسەر ئێران سەخت بێت. مەسعود پزیشکانی سەرۆکۆماری ئێران لە سەرەتای شەڕەکەوە سێجار دەرکەوتووە و پەیامی هەبووە کە دوای اینجار ئەوە بووە کە گوتی بە هیچ شێوەیەک هێرش ناکەنە سەر وڵاتانی عەرەبی و ڕێز لە سەروەریان دەگرن. بەڵام هەریەک کاتژمێر دوای لێدوانەکەی سەرۆکۆمار 58 موشکی بالیستی ئاراستەی بەحرین و ئیمارات و سعودیە کران. ناکۆکی نێوباڵە توندڕەوەکەی دەسەڵات پێدەچێت سەرپکێشێت بۆ ئەنجامدانی کودتایەکی بەهێز کە ئامانجی کۆکردنەوەی تەواوی دەسەڵاتەکانە لە دەستی لاریجانی و قاڵی بافدا کە بە باوکی تونڕەوی ئێران دادەنرێن و ئەوان بە هیچ جۆرێک نەدانووسان و نەدانیشتنیان قبول نییە و بەردەوام دەڵێن ئێرانیش مافی خۆیەتی ئەتۆمی هەبێت. هەر لە سەرەتاشەوە قاڵی باف بە دانانەوەی موجتەبای خامنەی وەکو ڕابەر و کەسی یەکەم ناڕازی بووە و ئەو پێشتریش دەیگوت ئەو پۆست و پلەیە هەم دەبێت پشتا و پشت نەبێت و هەمیش دەبێت کەسێک جێگای خامنەی بگرێتەوە کە تەوا و شارەزا و شایستە بێت. ناکۆکی نێوان باڵە ناکۆکەکانی ئێران دەرفەتی زێڕین دەداتە ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکان کە بە زۆری تەواوی دەسەڵات بگۆڕن و جەنگەکە بە خێرایی بگەێنە ئامانجە دیاریکراوەکانی و کۆتایی بەو شەڕ و ئۆپەراسیۆنە بێنن کە تێچووەکەی دەهێندەی جەنگی جیهانی دووەمە.